چۆن میدیا بتوانێت دەسەڵاتی هەبێت یان کاریگەری هەبێت بەسەر دەسەڵاتەوە لەم سەردەمی سوۆشیال میدیایە یا لەم سەردەمی دیجیتال میدیایە کە هەیە میدیا ئەتوانێت ئیشی زۆر گەورە بکە ئێمە هەمیشە وتومانە میدیا ئەتوانێت بە هەردوو وەرەکە ئیشکە دەمێ ئەتوانێت بێتە تووڵێ بەدەست دەسەڵاتدارانەوە و مافی خەڵکی پێ چاواشە بکرێەوە کە خەڵکی پێ چاواشە بکرێ لە لای کەسەوە ئەتوانرێت میدیا بێتە خاوەنی دەسەڵات و چەندین دەسەڵات بهێنێتە خوارەوە بۆ نمونە ئێستاکە بابێنە سەر سوۆشیال میدیا لەم ماوەی پێشوە ئێمە ئەگەر سەرنجێک بە ئیشی زۆر گەورەی کرد ئەگەر سەیرێکی بواری موچە و بواری ئەم شتانە بکەی سوۆشیال میدیا ڕۆڵێکی زۆر گەورەی بینی ئەو قەیرانە گەورەی کە بە هیچ جۆرێ خەڵکی نەیەتوانی قوتاری لێبێن سوۆشیال میدیا توانی بیکات بۆ نمونە ئەمەی موچەکە ئێستاکە چاک بووە بە شێوازە لە شێوازەکان دڵخۆشیە بۆ خەڵک گەڕاوەتەوە شۆڕشێکی سوۆشیال میدیایی بوو کە توانرا ئەو ئیشە بکرێت ئەمەی کە میدیا بێتە زمان حاڵی خەڵک ئێستاکە بووە کێشەکە لەوایە تا چەند دەسەڵات گوێ ئەگرێ بۆ ئەمەی کە ئێمە میدیا بۆتە زمان حاڵی خەڵک بتەوێنێتەوێ هەموو کەس بۆتە ڕۆژنامەنووس ئێستا ئێمە ڕۆژنامەنووسی هاوڵاتیمانەیە کە بە تەنها خاوەنی مۆبایلێک و پەیجێکی ئەکاونتێکی خۆت هەبی لە سوۆشیال میدیایە ئەبیتە ڕۆژنامەنووس و دەنگی خۆت ئەگەیەنی بە خەڵکی کەواتە چۆن ئەبیتە پارێزەرێکی مافەکانی خەڵک زۆر بە ئاسانی هەموو کەس ئەتوانێت بێتە پارێزەری مافەکانی خەڵک بەڵام لەگەڵ ئەمەیە ئەوەندە کاریگەری دەسەڵات زۆرە لەسەر خەڵک یا ئەتوانم بڵێم ئەو کڕینی دەنگی خەڵکی یا ئەو ڕۆژنامەنووسەی کە دەرئەکەوێ ئەو ڕۆژنامەنووسەی کە ئەبێتە خاوەنی قەڵەمێ ئەو کەسەی کە لە ڕێی سوۆشیال میدیاوە دەرکەوتووە دەسەڵات ئەتوانێت بە ئاسانترین شێوە بیکڕێت بە ئەو شەیە بەکاربهێنم یعنی ئێمە بەداخەوە کەمن ئەو کەسانەی ئەتوانن لە بەردەم ئەو ئیغراءاتانەی ئەو پارە زۆرێ ئەو شتێک کە ئەخرێتە بەردەستی ئەتوانێت بەردەوام بێت لە ئەوەی کە ئەوێ بیڵێت کەواتە بەڵێ سوۆشیال میدیا ئەتوانێت کاریگەری هەبێ ئەتوانێت کاری زۆر گەورە بکات بەسەر دەسەڵاتەوە و تا ڕادەیەکی کردوێتی بەڵام هێشتا کە زۆری ماوە سپاس.